بەڵێنێکی دیکەی مەسرور بارزانی هاتەدی ئەو خەونەی سەدان هزار فەرمانبەر چەندان ساڵە چاوەڕێی دەکەن بەدیهات زیاتر لە 300 هزار فەرمانبەر دەکرێنە خاوەنی زەوی و لە شوێنی گونجاودا زەویان پێدەدرێت دوای زیاتر لە 18 ساڵ لە بڕیاری ڕاگررتنی دابشکردنی زەوی بەسەر فەرمانبەراندا و بێئومێدبوونیان لە وەرگرتنی زەوی مەسرور بارزانی خۆشی گەڕاندەوە بۆ سەرلێوی فەرمانبەران و لە ساڵی ڕابردوودا بەڵێنیدا فەرمانبەران بکاتە خاوەنی زەوی خۆیان وەزارەتی شارەوانی گەشت و گوزاری و حکوومەتی هەرێم ئاشکرای کردووە زیاتر لە 300 هزار فەرمانبەر لەو بڕیارەی مەسرور بارزانی سودمەند دەبن و دەبنە خاوەنی زەوی خۆیان کابینەی نوێن بە سۆرۆکاتی مەسرور بارزانی کابینەی ئاوەدانی و خزمەتگوزاری بوو بۆ هەوڵاتیان هێرمی کوردستان سەرڕای قەیرانە دروستکرا و سروشتیەکان بەڵام مەسرور بارزانی حکوومەتەکەی کردە حکوومەتی هاوڵاتی و هەموو هەوڵەکان بۆ ئەوە بوو زۆرترین خزمەت بە خەڵکی کوردستان بکرێت یەکێک لە هەنگاوە گرنگەکانی مەسرور بارزانی سەرۆکوەزیرانی هەرێمی کوردستان پێدانی زەوی بوو بە فەرمانبەرانی هەرێمی کوردستان سەدان هزار فەرمانبەری هەرێم سودمەند بوون لەو هەوڵەی مەسرور بارزانی و ناویان بۆ وەرگرتنی زەوی دەرچوو دوای پاکتاوی ناوەکان قۆناغی دابشکردنی زەوی بەسەر فەرمانبەراندا دەستی پێکرد لە قۆناغی یەکەمدا لە شاری هەولێر زەوی بە ڕووبەری 200 مەتر و 250 مەتری بەسەر فەرمانبەران دابشکرا و نرخی زەویەکانیش تا سەروی 30,000 دلار دەڕوات هاوشێوەی هەولێر فەرمانبەرانی سلێمانی و دهۆک و سەرجەم شار و شارۆچکەکان دەکرێنە خاوەنی زەوی لە ئایندەیەکی نزیکدا بە تیر و پشک ژمارەی زەویەکانیان پێدەدرێت و ئەو خەونیان دێتە دی کە دەیان ساڵە خەونی پێوە دەبینن